گونجاو لە دەور گوڵان ئازادەن ئەجەکەم بێژە دەی هەوەندا خەیاڵان بردم وەدار و نەریەی پای دووری یاران بە تەربیم زەبوون أسباب مردن أمان 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 ذكر كان فرصة ديو كامراني من ربيع الفارس خون بخوش حاضر زانم كان بوقتيشي برنامج حكاية خوان بخدمتان شاد بمو سرطاي برنامج ام جارشمان بپارچەیەک هۆنداوەی شاعری گەورە مەحوی دەست پێ دەکات کە دەڵێت بەپیر ئەو ماهەوە چووم و بەسەر چووم پەری بوو ئەو نەبوو شەو بوو بەسەر چووم تەڵێ نێرگسم و باخی حیرەتم بێ بە فەرهات و وەکو گوڵ زوو بەسەر چووم ئەزانم بادیەی عیشقە خەتەرناک کەچی هەر چووم ئەگەر مام و ئەگەر چووم لە حینی نەزعی ڕۆحی عاشق وتی ئۆخەی لە میحنەتخانە دەرچووم هەبوو نەبوو کەس لە خودا گەورەتر نەبوو لە حەزرەتی محەممەد خۆشەویستتر نەبوو لە بەرنامە جوانەکەی حکایەتخوانی گەڕیان خەمڕەوێنتر نەبوو ئەگەرنەوە کە ڕۆژێک لە ڕۆژان حەکیمێک بەلای ئاواییەکی چروکدا تێپەڕێ داوای خواردنیان لێکات ئەچێتە هەر ماڵێک هیچی نادەنێ و دەرگاکەی بەڕواداخن حەکیم بەمە زۆر بێتاقەتە بێت ئەچێتە لای خانمێک ئەڵێ باشە خواردنم مێرێ تەنها مەنجەڵێکی گەورەم بەرێ من بەدێکی سەحیم پێ ئەیخەمە مەنجەڵەکە و شۆربایەکی زۆر ناوازە و بە چێژ دروستە بێت خانمەکە ڕازیە بێت و دەنگۆ بڵاوە بێتەوە لە ئاواییە حەکیمێک هاتووە بەردی سەحری پێ و شۆربایەکی زۆر ناوازە دروستەکات خەڵکی ئاوایی لە دەوری مەنجەڵ کۆ بنەوە حەکیم ئەڵێ خەڵکی نام شۆربایی من زۆر بەتامە تا ئێستا چێژیواتان نەچەشتووە بەڵام یەک گرفتمان هەیە کەسێک یەک تۆز خوێمان بۆ بێنە بەتامترێ بێت ماڵێکەڵێ من ئامادەم خوێکەێنم حەکیم ئەڵێ ئێستا تێکین زۆر بەتامە بێ بەڵام ئەگەر کەسێک بتوانێت تۆزێ پەتاتە بێنە لور دێکەین یەکێکی کاڵێ من ئەچم پەتاتەێنم حەکیم تۆزێکە ئەیشەوێنێت و ئەڵێ ئەم خواردنە زۆر بە چێژەوێ بەڵام یەک تۆز گێزەرمانەوێت وردیکەین بەم جۆرە کۆمەڵی خواردن کۆ کاتەوە ئەیخاتە مەنجەڵەکەوە پاشان کە سەری مەنجەڵەکە هەڵایاتەوە ئەبینن خواردنێکی زۆر ناوازە دەرچووە بەشی هەموو ئاوایشەکات حەکیم وردە
جیانێڵێت وەڕات بەپەلە دوای حەکیمەکەون ئەڵەن وەرە مەڕۆ جێمان مێڵە و بەردە سەحیەکەمان بەرێ حەکیمی شەڵێ بەردی سەحی لە گۆڕێدا نییە من تەنها فێڵێک بوو لێم کردن ویستم فێری ئەوە بن چۆن گیانی هاوکاری و تەباییتان تیابێت ئەگینا بەردی سەحیتیان نەبوو بینیتان یەکی بە شتێکی کەم بەژاییتان کرد ئەو شۆربە زۆرەی لێ دەرچوو بەشی هەمووتانی کرد خەڵکی ئاوایش زۆر سپاسی حەکیمەکەن دەستێکی گەورەی لێ فێربوون بۆ لەمەولا هەموو جارێک پێکەوە هەموو ژەمەکانیان بەم شێوازاکەن و هەموو پێکەولانە خۆن بۆ یادەوەری ئەو حەکیمە کە فێری گیانی هاوکاری کردن ئەگەڵنەوە کابراایەک شۆخڵێکی هەیە زۆر ئەیباتە پێشانگاکان بەڵام بۆی نافرۆشێت چاوی نامێنێت ئەچێتە شارێکی تر لەوێ چێتە پێشانگا ئەبینێ کابراایەک وا ئۆتۆمبیلەکەی فرۆشتی ئۆتۆمبیلێکی تایبەتی خۆی پێیە مشتێک دێت پێڵێ ئەم ئۆتۆمبیلە تایبەتیەکەی چیە ئەوی شەڵێ ئەم ئۆتۆمبیلە زۆر ئیلاک نەبووە بە مامۆستایەک بووە تەنها هاتوو چۆی قوتابخانەی پێ کردووە و گەڕاوەتەوە دەست بەجێ ئۆتۆمبیلەکە فرۆشێ کابرای سایەکی شۆفڵی ژەڵێ وەڵا فێڵێکی چاک بوو بە پەلاگەڵێتەوە بۆ شارەکەی خۆی و مشتریە گێت پێڵێ تایبەتمەندی شۆفڵەکەی تۆ چییە ئەویش بۆی وەکۆ کابرای وازانەی فرۆشێ ئاوە ئەڵێم شۆفڵە زۆر هیلاک نەبووە تەنها لای مامۆستایەک بووە هاتوو چۆی قوتابخانەی پێ کردووە و گەڕاوەتەوە بزانم کە خراپترین بەندەی ئەم شارە کێ و باشترین بەندەش لەم شارەیە کێ خی گەورەش پێڵێ زۆر چاکە سبەینێ بچۆرە لای دەواازەی شار بۆسە لەگەڵ خۆرکەوتنە یەکەم کەسکە چێتە شارەوە خراپترین بەندەیە لەم شارەیە هەر لەوێ بمێنەرەوە کۆتا کەسکە ئاگەڕێتەوە بۆ ئەم شارە ئەوە باشترین بەندەی منە لەم شارەیە حەزەتی موسا دەچێتە لای دەرگادانیشێت ئەبینێت وە پیاوێک لەگەڵ مناڵەکەیە لە دەواازەی شارەوە دەرەستن و بەرەو دەشتایەکانە ڕۆن حەزەتی موسا مێنێتەوە زانی باشترین بەندە کیە ئەمە خراپترین بەندە بوو بینی ئەبینێ سیرەکە ئاخر کەس کە خۆی کاتەوە بە ناو شارە لە دەواازەوە هەمان پیاوە لەگەڵ مناڵەکەیە حەزەتی موسا بە خودداڵێ تێمگەێنە بۆچی خراپترین بەندە هەر ئەو بوو باشترینیش هەر ئەو بوو خی گەورەڵێ تۆ نازانی موسا ئەم پیاوە کاتێک کە چووە دەرەوە لە شار مناڵەکەی شاخە بینێ پێڵێ بابە شتێک هەیە لە شاخ گەورەتر باوکی شێڵێ بەڵێ کوڕی خۆم زەویە مناڵەکەڵێ ئەی بابە لە زەوی گەورەتر چییە کوڕەکەیڵێ باوکیڵێ بێ زەوی گەورەتر ئاسمانەکانە مناڵەکەڵێ ئەی بابە لە ئاسمانەکان گەورەتر چییە ئەوی شەڵێ تاوانەکانی باوکتە کوڕم مناڵەکەڵێ ئەی باوکە چی لە تاوانەکانی تۆ گەورەترە ئەوی شەڵێ لێخۆشببوونی خوایە خی گەورە بە موساڵێ ئەڵێ لەبەرەوەی ئەم پیاوەدانی بە و تاوانیانە لە بەرچاوی کوڕەکەی کە چەند تاوانبار بوو من لە هەموو تاوانەکانی خۆش بووم ئێستا ئەم پیاوە باشترین بەندەی منە چونکە دانی بە تاوانەکانی خۆیانە لە بەرچاوی مناڵەکەی پێشتا و پێڵێ چییە بۆ ئالاتووە ئەوی شەڵێ وەڵا دوێنێ لە پاڵەوانێکی بۆ سێنم پرسی کاتژمێر چەنە ئەویش بۆی تێمگەێنێ دوو بۆکسی چاکی سراوان لە دەمو چاوم برادەرەکەڵێ ئەی تۆ چیت کرد ئەڵێ وەڵا من سوپاسی خۆم کرد کاتژمێر دوو بوو کاتژمێر 12 نەبوو ئەگینا ئێستا 12 بۆکسم خواردبوو بەلای مەشهورە گوێدرێژەکەی ون کردووە و زۆر بە دوایە گەڕێ چاری نامێنێ بەلای باخێکە ڕوابینێ کچ و کوڕێک وەساون خۆشەویستی یەکترن کوڕەکە بە کچەکەڵێ خۆشەویستەکەم من هەموو دنیا لە چاوی تۆیا بینم بەلای مەشهورەش خێرا کاتە ناو مۆزوعەکەەوە ئەڵێ دەبە قوربانت بم مادەم وایە بۆ گوێدرێژەکەی من گەرەزانم نایدۆزیتەوە لە چاوی خۆشەویستەکەدا
ڕۆژێک مامۆستایەکی مێژوو وانە بۆ خوێندکارەکان شەرحەکات و ئەبینێت کە هیچێک لە خوێندکارەکان ئاگای لە دەرزەکەنی و تاقیەکاتەوە ئەڵێ هەستا پێناسەی ستالینکە سەلە بەگەڕ ئینکاریە گاڵێ مامۆستا من حەقم بەسەر ستالینەوە نییە ئەڵێ بۆچی ئەڵێ من کاتی خۆی باوکم پێوی توی تەداخلی سیاست مەکە منیش حەقم بەسەرەوە مۆزوعانەوە نییە. مام حوسێن ئەگەڕێتەوە کە لە دەوروبەری ئێرانیا کاتی شەڕی ئێران و عێراق بێت خەریکە سوپای عێراقی بە تەواوی تێگەشتکێن لەو سنوورەیە شوانێک دانیشتووە لەگەڵ مەڕەکانێ بۆ خۆی بیرەکاتەوە و بە گۆچانەکەی کۆمەڵێک هێڵە کێشێت و کۆمەڵێک پیلاندانێت ئەڵێ ئەگەر لەشکری عێراقیەکەوا بکەن و بەم شێوە بکەن و ئەم پیلانە بەجێ بێنن ئەتوانن زاڵم بەسەر لەشکری ئێرانەکەیە و ناوچە عێراقیەکان کۆنتڕۆڵ بکەنەوە. بەپەلا چێتە لای سوپاکە و تیانەگەیەنێ ئەڵێ من پلانێکی وان بەدەستەوەی ئەگەر ئێوە وا بکەن ئەتوانن تەواوی ناوچە عێراقیەکان کۆنتڕۆڵ کەرەوە. کاتێک سوپاکە گۆڕاڵی شوانە زیرەکەکەکەن پلانەکەی جێبەجێەکەن بۆیان دەرەکەوێت کە پلانەکە سەرکەوتووە بێت و لەوە ئەو شوانە ئەکەن بە فەرماندەی سوپاکە. ڕۆژێک مناڵێک ئەچێتە دوکانێک و بە دوکاندارەکە ئاڵێ شەکرتان هەیە؟ مناڵەکە ئاڵێ بەڵێ. دوکاندارەکە ئاڵێ بەڵێ هەیە. ئەڵێ دەکەواتە چام بەرێ؟ دوکاندارەکە پێی ناخۆشە. مناڵەکە سایشتیکەکە ئاڵێ ئەی پسکیتان هەیە؟ دوکاندارەکە ئاڵێ بەڵێ. مناڵەکە ئاڵێ دەکەواتە بنێشتن بەرێ؟ دوکاندارەکە زۆر تووڕا بێت و ئەم هەموو پرسیاری لێکا و عکسەکەی پێڵێ ئەچێتە سەر ماڵی باوکی لە باوکی تووڕا بێڵێ مناڵە بۆچی نادۆتە دوکانەکە بێزار مەکە؟ باوکی پێڵێ دەست نییە؟ دوکانارەکەڵێ بەڵێ. ئەڵێ دە دوو شەقی چاکی لێبە. دوکانارەکە کەوا بینێ ئەڵێ بەخوا بگەڕێەوە باشترێت تا ئەمیش دە و زیاتر تێکی نایەوە. ئەگەڕنەوە کە کابراەک ئەچێتە ماڵی مامی مۆزێک پاکات و خوات مۆزی دووەم هەڵەگرێت و بە تۆکڵەکەەوە ئەوی شەخوات. پێڵن بۆچی بە تۆکڵەوە خواردت؟ ئەوی شەڵێ دڵنیابووم کە مۆزی تایەتر پێویستی ناکرد تۆکڵەکەی لێکەمەوە و بیپشکنم. ڕۆژێک مامۆستا پرسیار لە خوێندکارەکانەکات ئەڵێ کێ ئەزانێ کە مرۆڤ چەند دانی هەیە؟ خوێندکارێکیش دەست هەڵە بڵێ ئەڵێ مامۆستا ئەوە کەوتوتە سەر کات. من نەنکم بە ڕۆژ 32 دانی هەیە بەڵام لە شەوا هیچ دانێکی نامێنێت. ئەگەڕنەوە کە ڕۆژێک ژنێکی ڕەزیل 5,000 یاد بە کوڕەکەی بچێت لە بازار نان بکرێت. کاتێک ئەزانێ کوڕەکە بە خێرایی ڕاکاتەوە بۆ ماڵەوە ئەڵێ دایکە باوکم سیارە لێ یاوە. دایکی ئەڵێ ڕۆحم چوو ئاواتیتەوە ئەمزانی 5,000ەکەت بم کردووە.
ئاگادارەکەینەوە کە بەرنامەکەمان ڕاستەوخۆ ڕۆژانی شەمە کاتژمێردا پەخشەکرێت. ئەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنی ناوخۆیی 1970 471 52 64 و پەیوەندی بکەت، یاخود ڤایبەری 050 727 85 35 یاخود واتسئەپی 070 891 75 75. ئەتوانن هەر پێشنیارێکتان هەبێت یاخود هەر بابەتێکی خۆشان لابێت، خۆشحاڵە بین کە گوێبیستی بین لە بەرنامەی حکایەت خوانەوە. ئەگەڕنەوە کە ڕۆژێک کابرایەک لەگەڵ مەلایەکە ئەگەڕێنەوە بۆ ناوشار، بارانێکی زۆردا ئەکات. کابرا پاڵتاوەکە یاد بە مەلا بۆی تەڕ نەبێت، تاکو ئەگەنەوە ناوشار بۆ سبەینێ پێ ئەڵێ مەلا بیرتە من پاڵتاوەکەم یا بە تۆ تەڕ نەبووی، ئەیاتەوە بە چاوێ مەلا ئەڵێ بەڵێ بیرمە، مەلا ئەڵێ ناخۆشە بێت. بۆ ڕۆژی دوای ئەوە لەناو بازاڕێ بینێتەوە ئەڵێ مەلا بیرتە دوێنێ من پاڵتاوەکەم یا بە تۆ نەمێش تەڕبی، مەلا پێی ناخۆشە ئەڵێ بەڵێ. تاوای لێ ڕۆژی دوای ئەوە لە کاتی جەماعەتایە مەلا ئەڵێ ڕەحمەتی خواتان لێبێ ڕیز بن با نوێژەکانمان بکەین. کابرا جارێکە بیرە خاتەوە ئەڵێ مەلا بیرتە من پاڵتاوەکەم ڕۆژی بارانەکە یا بە تۆ بۆی تەڕ نەبی. مەلاش ئارامی نامێنێ، ئەچێت لە حەساری مزگەوتەکە و خۆی ڕاتە حەوزەکە و خۆی تەڕەکات وێتەوە ئەڵێ بەڵێ زۆر چاک بیرمە، ئەگەر پاڵتاوەکە و نیا پێم ئاوا هەموو گیانمە خوسا، ڕەحمەت لێبێتەوە مۆزوع ئەداخە و ئەو نەمەیەرەوە بە چاومە. ئەگەڕنەوە کە کابرایەکی گێژ یەکەم جارێکی سیارە بکرێت، ئەچێتە معرەزەکان و سیارەیەکی ڕقم سەلاحەدین ئەکرێت. خاوەنی معرەزەکە بۆی ڕوو نەکاتەوە ئەڵێ چۆ سیارەکە بکە بە ناوی خۆتەوە، ئەوی وازانێ بەوەستی لە ڕقەمەکەیە چکە ڕقم سەلاحەدینە، بە پەلا خۆی گەێنێتە دایرەی مرور و ئەچێتە ژوورێک ئەڵێ ئەزێت نەبێ و ڕقەمەم بۆ بگۆڕن عێراق سەلاحەدینە بیکەن بە عێراق شەمسەدین، من ناوم شەمسەدینە. کابرای مرور پێ ئەڵێ شتیوا چۆنە بێ، ئەڵێ بۆ نابێ من لە معرەز پیان دوکە بیکەمە ناوی خۆمەوە، هیچی تێ ناچێ سەلاحەکەکەن بە شەمسەدین و کارەکەمان تەواوە بێ. دوای گۆڕوونەکەڵەن کابراوان نییە، ئەوە سەنەوەکەیەتی نەوەکو ڕقەمەکەی. ڕۆژێک مامۆسای کوردی وانە شەرحەکات بۆ خوێندکارەکان، ئەڵێ ئێستا ڕستەیەکمان بۆ بێننەوە شەکری تابێت. خوێندکارێکیش دەسەڵە بڕێ ئەڵێ مامۆسا دوێنێ چایەکم خواردەوە. مامۆسا شەڵێ ئەی کوا شەکرەکەی منوتم با شەکری تابێ ڕستەکە. خوێندکارەکە شەڵێ مامۆسا شەکرەکە لە چایەکەیە. ئەگەڕنەوە لە کاتی شەڕی ئێران و عێراقا، یەکێک لە عەسکەرەکان 2 هەفتە مۆڵەتی بۆ دەرەچێت، ئەچێتە لای ئامرەکەیان ئەڵێ قوربان دوای 2 هەفتەکە گەڕامەوە چیتەوێ لە شار بۆ بێنم؟ ئەویش ئەڵێ تەنها لە تێگوێزانم بۆ بێنە. بەلایەوە سەیرە ئەڵێ قوربان لە تێگوێزانت بۆ چییە؟ باشتیکە بۆ بێنم لە شار. ئەویش ئەڵێ نە تۆ یەک لە گوێزانم بۆ بێنە بەسمە. ئەڵێ ئاخە چی لێیەکەی؟ ئەڵێ من دڵنیام تۆ ناگەڕیتەوە، ئەگەر گەڕیتەوە لە تەگوێزانت لێنایەوە من هەردوو برۆی خۆمە تاشم، لەبەرەوەی ئەڵێم گوێزانم بۆ بێنەرەوە. لە سەردەمانی کۆنا دیادەیەکی کۆمیدیا و سیر لە ناو کورد و عەرەبا هەبووە، بەڵام ئێستا وەکو عیبە وایە و کەم بۆتەوە بەوەی سەقافەتی زیاتری خەڵکەوە. ئەویش ئەوە بووە لە ناو کورد و عەرەبا کاتی خۆی لە کاتی نوێژی جەماعەتە، کاتێک مامۆستاکە قورئانی خوێندووە جوابی مەلاکەیان یاوەتەوە.
لەوانە هەر لە سەدەمی هاونەڕەشیدەوە ڕۆژێ پێشنوێژیەکات ئەو ئاەتا خوێنێڵێ وما لي لا أعبد الذي فطرني واتە ئەو بۆچی بەندەکان خوددا ناپەرستن یەکێک لە ئەوانەی لە دوای ئەو نوێژەکات هاوارەکە ئەڵێ بەخوا نازانین خەلیفە بۆ بەخوا نازانین خەلیفە بۆ خەلیفە زۆر پێکەنێ سەلامەتەوەڵێ جارێک کاوە لە نوێژە جوابی قورئان مێنەوە جایز نییە هەر لە ناوچەی شارە زۆر مەلایەک پێشێژیە کات و لە کاتی قۆران خوێندنا سوڵەتی کافرون نەخوێنێ کە دوو ئاەتیان لە یەکە چێ مەلاکان لە یەکێکە چێت و لە سەرێک ئێڵێتەوە یەکێک لەوانەی کە لە دوای نوێژەکە ئەڵێ مەلا تۆ خوا ئەو قوڵەڵا وەحەدەیە ئەو بۆ چێ سوڵەتە قورسانە خوێنی لە نوێژەکەیە پێی ئەڵێ مەلا وەک وایە ئەو دەشتی شارەزووی یاوە تۆ بچی بە شاخی سوورێ ناوەرگەڕی هەر لە ناوچە عەرەبیەکان مەلایەک نوێژەکات و باسی وا کاکە ئاەتەکە کە عەرەبەکان زۆرترین دووڕووی نیفاقیان تێیە شێخێکی عەرەب لەدواوە بە هەموو قووەتی خۆی یەک زلە لە مەلاکایە ئەڵێ فێر نەبی وا بە عەرەب بڵێ مەلاکە چاوی نییە ئاەتەکەی خوێندووە بۆ ڕکاتی دوای ئەوە مەلاکە و ئاەتا خوێنێتەوە کە باسی وا کە عەرەبەکان چاکەکار و مرۆڤی باشیشیان تایە شێخەکە لە نوێژەکەی قساکە ئەڵێ بینیتان بە یەک زلە چۆن قسەم بە مەلاکە گۆڕی کوڕێک زۆر حەزەکە کە دایک و باوکی تەپڵی بۆ بکڕن بەڵام دایک و باوکی ئینکاریەکەن کە بۆی بکڕن نکوڵی لێەکەن ئەڵێن بە کەڵک نایە تەپڵ بۆ بکڕین تۆ هەراسانمانەکەی نیگەرانمانەکەی مناڵەکەڵێ دایە و بابە بەس تەپڵم بۆ بکڕن وعد بێت تاکویەوە نەخەون تەپڵ لێ نایە ئەگەڕنەوە کە ڕۆژێک کابرایەک بارێک شوشەوات و بلوراتی کڕیوە و حەماڵێکی بۆ ئەگرێت بیباتەوە بۆ ماڵەوە بۆی دەدەگا قسە بە حەماڵەکەکە و قسەی بۆ کا و پێڵێ کرێ نادەمێ بەڵکو لە بری کرێ دووسێ نەسیحەتی چاک دەکەم حەماڵەکە ئەڵێ پارەمێ نەسیحەتم ناوێ کابرا تێگەیەنێ ئەڵێ نەسیحەت باشێمێنێتەوە پارەکە خەرجەکەی یەکێ لە قسەکان کە بۆیە کە ئەڵێ قسەی یەکەم ئەوەیە کە هەر کەسێ پێوتی بێوەژن لە کش باشترە باوەڕ مەکە حەماڵەکە بێگاتەڵە بەخوا نەسیحەتەکەی هیچ نییە و ئەم کابرایە هەڵمەخەڵەتێنێ مەسافەیەکی زیاتر ڕۆن کابراکە پێڵێ هەر کەسێک پێوتی قەرز لە نەقد باشترە باوەڕ مەکە کرێکارەکە بیرەکاتەوە بەخوا بڕۆم کابرایە هەڵمەخەڵەتێنێ سەرەکەون بە 25 پلەی قادرمی ماڵەکەیانە لەسەر 25 پلەیەمینەوە کابرا هەموو بارە شوشەکاڵایەتە خوارەوە حەقی خۆی لێکاتەوە خۆ منە پارەوە ناگرم بە کابرای خاوەن بارەکاڵێ هەر کەسێکیش پێوتی لەو خوارە شوشەیەک بە ساغی ماوە تۆ باوەڕی پێ مەکە
ئەگەرنەوە کابراگە چێ بۆ لای دکتۆرێک و پێڵێ چی بکەم تەمەنم درێژە بێ دکتۆرەکەش پێڵێ ژن بێنە هەڵ ڕۆژێکت بە ساڵێک لێ ڕوات ئەگەرنەوە کە خێزانێک لە لەگەی قاچاقەوە بە بەحری ئیجای ئاچن بۆ ئەوروپا لەوێ لە بەلەمێکان مناڵەکە بە باوکێڵێ بابە قەزا و قەدەر چییە و موسیبەت چییە باوکی شێڵێ قەزا و قەدەر ئەوەیە کە بەلەمەکەمان غەرق بێت مناڵەکەڵێ ئەی باوکە موسیبەت چییە باوکەکە شەڵێ موسیبەت ئەوەیە کە دایکت مەلە بزانێ و خۆی دەرباز بکات ئەگەرنەوە کە لە ناو عەرەبا کابرایەکە بوو ناوی حاتەمی تەی بوو کە لە مێژووە بەناوبانگە و شاعیرە کوردەکانی هۆنداوی بەسەرا ئاڵێن پێڵێن فیدای گاوان و شوانتان حاتەمی تەی بە قوربانی سەپانتان ئالی بەرمەک حاتەمی تەی ناوبانگی لە هەموو جیهانا بڵاو کردبووی بۆی کە کابرایەکی زۆر دڵفراوان و سەخیە بۆ مەبەستە ڕۆژێک بەلای ماڵێک کاتەیە پەڕێ بەلای کابرایەکدا بینێ تەنها دوو بەرخی هەیە کابراژێکێک لە بەرخەکانی بۆ سەر بێت و خواردنێکی باش بۆ حاتەمی تەی دروستەکە کە لەو کاتەوە تا ئێستاش لە عەرەبا ڕێزێکی زۆر لە میوانەگرن میوانیان لا گرنگ بۆ بۆی ئەو کابرایە نیوەی ماڵەکەی کە بەرخێکە بۆی سەرە بڕێت حاتەمی تەی زۆر لای سەیرە ئەڵێ کابرا من ئێستا ئەچم بەرخەکانی خۆم مەڕ و ماڵاتم زۆر هەیە 500 مەڕ بۆ وێنم ئەوی شەڵێ بۆ تۆ کێیت ئەڵێ من حاتەمی تەیم کابرای عەرەب پێڵێ ناوبانگی تۆم زۆر بیست و بەڕاستی تۆ مرۆڤێکی زۆر سەخی و زۆر دڵفراوانی حاتەمی تەی ئەڵێ بەڵکو من لە چاوی تۆیە هەر هیچ نیم چونکە من ئەو 500 مەڕە بەشێکی کەمە لە ماڵەکەم بەڵام تۆ نیوەی ماڵەکەت لە پێناوی منە سەر بڕی هێندە بەڕێز بووی لەگەڵ ما و هێندە نرخی میوانت لەلا بوو لە شقامی سەر شقایم خوار حەمامەکەی نووری لە شقامی سەر شقایم خوار حەمامەکەی نووری یەکەم کۆڵایان بەدەستی چایە بنزیکی ئەگەر دووری کۆلە یارم دەسووتێ هەر وەکو بۆمی کەپوری ئەگەرنەوە کا ڕۆژێک تاوانبارێک گیرێت و ئەبێتە بەردەمی حاکم هەردوو دەستی لە گیرفانیاتی حاکم لەم ڕووداوە زۆر تووڕابێ ئەڵێ دەست دێنە لە گیرفانن کابراش ئەڵێ ئەی دەستم چییە بکەم لە بازاڕە دەست بە گیرفانی خەڵکا بوو لەسەرەوە گیراوم ئێستا ناچار قسمەتە گیرفانی خۆمەوە ئاواش هەر بیانوم پێگرن ئەی پێم بڵێ دەستم ببڕمەوە چی لێ بکەم ئەگەرنەوە کە کابراگە چێ بۆ ئەسکەری ئەچێتە ساحەی عەرەزات ئەبینێەوە زابوتەکە هاوارەکە بۆ ئەسکەرەکان وەڵێ چەپ ڕاست چەپ ڕاست چەپ ڕاست ئیترە مۆستاوە هیچ ناکا زابوتەکە زۆر لێی تووڕابێ ئەڵێ ئەی کوڕە تۆ بۆ هیچ ناکەی بۆچی وەکوان حەرەکەی ڕاست و چەپ ناکەی ئەیش پێ لێ وەڵا قوربان من چاوەڕێکەمیەوە خۆتان یەکلایی کەنەوە یا بۆ ڕاست یا بۆ چەپ بۆی بەلایشیان ئابڕۆمیەوە هێشتا لە یەکلایی نەبوونەتەوە من چەندێکە دیقەتەوەمیەوە هەر لەم چەپ ڕاست ئێستا یەکلایی نەبوونەوە بە کاملای ئاڕۆ ئەڵێن ڕۆژێک مامۆستایەکی وانەی جوگرافیا خوێندکارەکانی تاقیە کاتەوە ئەڵێ کێ ئەزانێ بۆچی ئەمڕۆ بەلوعە بۆچی ئەمڕۆ جەو سادە و بەلوعەکان ئاوی پیانایە ئەوانی دەبرێ بۆی ڕوونکەنەوە بڵێن لەبەر ئەوەی کە پلەی
گەرمی دابەزیوە بۆ ژێر سفر ئەڵێن مامەسا لەبەرەوەی کە بەلوعەکە بەستوێتی. ڕۆژێک کابرایە گەچێ بۆ سەر قەبران بۆی کە چێلی قەبرەکان بزێت مەشغوڵە بێ بە بڕین و لێکردنەوەی لەپڕ دەست بەجێ پۆلیزە هات بەسەریا ئەیگرن وەڵێنەوە چێکەی لێرە قەبرەکە بچووکە ئەوی شەڵێ لەلای قەبری باوکم دانیشتوم فاتیحەی بۆ خوێنم. پۆلیسەکانی شەڵێن دیارە باوکت زۆر بچوو بۆ ئەمری خوای کردووە. کابرای تاوانبای شەڵێ باوکم خوا لێ خۆش بێ هەر بە مناڵی ئەمری خوای کردووە. ڕۆی ئازادیە ئەگەڕنەوە کە ڕۆژێک مناڵێک گوێدرێژێکی پێ و کاتێک کە گوێدرێژەکە بات پێڵێ هەچە بابەکەم هەچە بەنۆکەرت بم هەچە بە خزمەتکارت بم. لەم کاتەیە سوڵتان مەحموود ئاگادارە بێتەوە بانگێکە ئەڵێ پێم بڵێتەوە بۆچی وا لەو گوێدرێژەکەی بەو شێوە جوانە مامەڵی لەگەڵاکەی. ئەویش شەڵە قوربان منە مەوێ خۆم بە قسەی جوان ڕابێنم ئەویش بە قسەی جوان ڕابێت لەگەڵما. سوڵتان مەحموود زۆر لای خۆشە بێت 1000 دیناری زێڕی هاتێت و مناڵەکەش ئەچێتەوە بۆ ماڵەوە. کابرایەکی دراوسیان پێزانێ کابرایەکی پیر ئەڵێ پێم بڵێ ئەم 1000 دینارە چۆن وەرگرت. ئەڵێ سوڵتان مەحموود منی بینی بوو ئاگام لە خۆم نەبوو کە من هەچە بابەکەم هەچە لە دەورەگەڕم هەچە بەنۆکەر بم ئەو لای خۆش بکە من بەم شێوە جوانە مامەڵە لەگەڵ گوێدرێژەکە ماکەم 1000 دیناری یامێ. کابرای پیریش گوێدرێژێک هەڵەگرێت و ئەچێ بەرەو لای ماڵی سوڵتان مەحموود بە گوێدرێژەکە ئەڵێ بە هەمان شێوەڵێ هەچە بابەکەم هەچە لە دەورەگەڕم. سوڵتان مەحموود تووڕای بێت و بانێکە ئەڵێ وەرە کابرا ئەو بۆچی وا لەگەڵ ئەو گوێدرێژەیە مامەڵاکەی. ئەویش ئەڵێ وەڵا قوربان ئەمەوێ زمانی خۆم جوان ڕابێنم. سوڵتان مەحموود تووڕابێ ئەڵێ بەو تەمەنە پیرەوە تا ئێستا زمانی خۆت ڕانەیەناوە مادەم بەم شێوازە ڕەفتارەکەی فەرمان دەرەکا ئەڵێ 1000 داری باش لەم کابرایە بدەن. جارێک لە مەجلیسێکا باسی درۆ کرێت و هەر کەسە خۆی فشەکاتەوە. یەکیشان ئەڵێ من ڕۆژێکیان شوتم لە تۆپێک هەڵدا بۆ سەرمان دوای 6 ساعات تۆپەکاتەوە لە سەیر نووسا بوو ئاخری جاتان بێ تۆپ هەڵدن بۆ سەرمان ئەگینا ئەیتەقێنین. ئەڵێن کە کوڕێک بە شەو لە کاتی نیوەشەوە ئاوی سات بە خۆیان کات و دایکی پێزانێ ئەڵێ بەم نیوەشەوە بۆ بە ئاوی سات خۆتە شۆی خراپە نەخۆشەکەوی. ئەوی شەڵێ وەڵا دایکە بینیم دەرزیەکی پەنسیلینمان ماوە خەریکە کاتەکەی بەسەرەچێ ویستم بەکاری بێن و بەسەر نەچێت بۆ خۆم نەخۆش خست بۆەوەی دەرزەکە لە بەلاش بەسەر نەچێت و سەرفی کەم.
بینەران و بیسەرانی خۆشەویست ئاگادار دەکەینەوە کە ئەتوانن بۆ سەری بەرنامەکەمان ببن یاخود پەیوەندی بکەن لە ڕێی ژمارەی ناوخۆیی 0 471 52 64 یاخود ڤایبەری 0 227 85 35 یاخود واتسئەپ 0 891 75 75. بینەران و بیسەرانی خۆشەویست ئاگادار دەکەینەوە کە لە ئایندەیەکی نزیکە بەرنامەیەکی نوێمان ئامادە بێت بە ناوی سەرکێشیەکان و گەشتەکانی کاپتن. ئەگەڕنەوە کە لە ماڵێکا سێکچ هەیە کە زمانیان فسک بووە، هەر داواکاریێکیان هاتووە ڕازی نەبووە کە یەکێک لەو کچانە بخوازێت، وای لێ داواکاریەک گێت و دایکیان نەسیحەتیانەکە ئەڵێ کەسان لە بەرچاوی میوانەکان قسە نەکەن بەڵکو یەکێکتان بخوازدێن. هەستێک شەکە دانیشتون و لەو کاتەیە مشتێک تێپەڕێ بەوە، یەکێ لە کچەکان هاوارەکەڵێ مشتەتە، کچی دووەمیشیان ئەڵێ مشتەتە خۆی تت بەتونەتەیە، کچی سێمیشیان ئەڵێ هەر خۆم ئاقڵ بووم قسەم نەترد و شووی خۆشم تت. ئەگەڕنەوە کە کابرایەک ڕۆژێک ئەکەوێتە چاڵێکەوە، هاوارەکە یەکێک لە لای خوا فریام کەوێ، لە لای خوا فریام کەوێ. کابرایەکی لەو کاتەیە بەلایە ڕاستەیەکە ئەڵێ کابرا شوێن نەما سواڵی تیا بکەی، شوێن نەما سواڵی لێ بکەی، ئەم بیرە نەبێت. هەمومان ناوبانگی بیلگەیتسمان بیستووە کە ساڵانێکی زۆر دەوڵەمەندترین مرۆڤ بوو، ئەوەی توانی کە بە هەر مرۆڤێک $15 بدات و هێشتا خۆی سەرەتێکی زۆری ئەمایەوە. ڕۆژێک پێڵێن قوربان لە تۆ دەوڵەمەندتر کەسێک هەیە؟ ئەویش ئەڵێ بەڵێ گەنجێکی موسڵمانە لە ئەمریکا بینیم. ئەڵێن چۆن تۆ نییە ڕووداوە؟ ئەویش ئەڵێ من تازە ئیفلاسم کردبوو لە کۆمپانیای مایکرۆسۆفت، هێشتا دام نەنابوو بەردەوە بە کۆڵانەکان ئاگەڕام ئەو کوڕە ڕۆژنامەیە فرۆشگەنجێکی ڕەشپێز بوو کە ئیبینی من پارەم پێنی هەموو جارێک ڕۆژنامەیەکی ئامێت. ئەڵێ منیش بە زۆر پارەمایەوەی ناگرێت نامەوێت. ئەڵێ ساڵان تێپەڕی و من دەوڵەمەند بووم و لیژنەیەکم تەرخان کرد بچن کە ئەو گەنجە بدۆزنەوە. ئەڵێ دوای بۆیان دەرکەوت ئەو گەنجەدا جێگایەکی تر لە کۆمپانیایەک سکیوریتی و پاسەوانە. ئەڵێ بەڕێزەوە بانگێشتم کرد بۆ ئۆفیسی سەرەکی بیلگەیتس. بیلگەیتس بە گەنجەکە ئەڵێ تۆ منە ناسی؟ گەنجەکە ئەڵێ بێگومان تۆ جەنابی بیلگەیتسی، هەیە تۆ نەناسێ؟ بیلگەیتس هەڵێ منەمێ پاداشتی تۆ بەمەوە، تۆ لەگەڵ ناچاکەیەکت کردووە. گەنجەکە پێی ئەڵێ قوربان ناتوانی پاداشتی من بەیتەوە. بیلگەیتس زۆر لای سەیرە بێ ئەڵێ من چەند ملیارم داوە بە وڵاتەکانی ئەفریقا، چۆن شتی وا بێ؟ من دەوڵەمەندترین مرۆڤم. ئەڵێ قوربان ئاخر ئەوەی من و تۆ جیاوازی هەیە، تۆ دەوڵەمەندترین مرۆڤیەت هەیە بە من بەخشی، بەڵام کاتێک کە من بە تۆ مەبەخشی هەژاترین مرۆڤ بووم بە تۆ مەبەخشی. ئەوەی من و تۆ جیاوازی زۆرە. بۆیە بیلگەیتس دایم ئەڵێ لە من دەوڵەمەندتر ئەو گەنجە ڕەشپێستە موسڵمانەیە کە بینیم هەموو جارێک بە خۆڕایی ڕۆژنامەیە دامێ، چونکە ئەیزانیە کە ئەو کاتە من ئیفلاسم کردووە و پارەم پێ نییە. بینەران و بیسەرانی خۆشەویست، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان. تاکو بێگەشتنەوەمان هەموو لایەکتان بەخوای گەورە ئاسپێرین. ڕێزی پێشکەشکاری بەرنامە ڕۆمیار فارس و برایانی کۆنتڕۆڵ قبول بفەرمونون. چەپکێک گوڵ و چەپکێک نێرگس، مەرگتان نەبینین هەرگیزا و هەرگیز.